هیومان رایتس وۆچ لەسەر دۆخی ئاوارەکانی شنگال هاتە دەنگ. نزیکەی 23 کەمپی پەنابەران لە عێراقن و زۆر بەشیان لە هەرێمی کوردستانن. ئەگەر حکوومەتی عێراق لەسەر داخستنی کەمپەکان سوور بێت چی ڕوودەدات؟ هەرچەندە نزیکەی 9 ساڵ بەسەر ڕزگارکردنی شنگال لە دەستی داعش تێدەپەڕێت کە لە ساڵی 2014 داگیری کرد، بەڵام هێشتا ڕێژەیەکی زۆری شنگالیەکان لە کەمپی ئاوارەکانی هەرێمی کوردستانن یان لە وڵاتانی دەرەوەن. علی عباس جەهانگیر وتەبێژی وەزارەتی کۆچبەرانی عێراق ڕایگەیاندووە ئەوەی لە راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤ داهاتووە ڕەنگە وردبینی نەبێت، چونکە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران 3 بژاردەی بنەڕەتی لەسەر بنەمای ستانداردە نێودەوڵەتیەکان سەبارەت بە داخستنی کەمپی ئاوارەکان دیاری کردووە. بژاردەکانیش بریتین لە گەڕانەوەی بۆ ناوچە ئەسلیەکانی نیشتەجێبوون یاخود مانەوە لە ناوچە ئاوارەبوون نەک تەنها لە کەمپەکەدا و سێمیش گواستنەوەیە بۆ ناوچەیەکی دیکە کە بە ناوچەی سێم دیاری کراوە. 23 کەمپی ئاوارە هەیە لە عێراق، زۆربەیان لە هەرێمی کوردستان و نزیکەی 30,000 خێزان زیاتر لە 150,000 کەسیان تێدایە. لە نێویاندا 25,000 خێزان خەڵکی قەزای شنگالن. علی عباس ڕایگەیاند ئەرکی وەزارەتی کۆچبەران جێبەجێکردنی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانە و پەیوەندی بە پرسی خزمەتگوزاری و ژێرخانی ناوچە ڕەسەنەکانی ئاوارەبووانەوە نییە. لەگەڵەوەشدا زیاتر لە 22,000 خێزانمان هەیە کە گەڕاونەتەوە بۆ شنگال و زیاتر لە 5,000 داواکاریش بۆ گەڕانەوە پێشکەش کراوە. ئەو بەرپرسا باسی لەو هاوکاریە کرد کە وەزارەت پێشکەشی خێزانە ئاوارەکانی دەکات کە پێک دێت لە دابینکردنی یارمەتیەکی دارایی بە بڕی 4 ملیۆن دینار. ئەمە جگەل لە هەندێک کەلوپەل و سەبەتی خۆراک و بڕەپارەیەکی دیکەی نەختینەیی بۆ پرۆژەی بچووک بۆ ئەو ئاوارانەی دەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. لە سەرەتای مانگی ئازاردا حکوومەتی عێراق بڕی 50 ملیارد دیناری بۆ ئاوەدانکردنەوەی شنگال و ناوچەکانی دەشتی نینەوە تەرخان کرد. لای خۆیەوە هیومان رایتس وۆچ ڕۆژی دووشەممە هۆشداریدا لەوەی بڕیارەکەی حکوومەتی عێراق بۆ داخستنی کەمپی ئاوارەکانی هەرێمی کوردستان تا 30 تەمووز مەترسی لەسەر زۆرێک لە ئاوارەکانی خەڵکی شنگال دروست دەکات. لە راپۆرتێکی ڕێکخراوەکەدا دەرکەوتووە کە شنگال هێشتا خزمەتگوزاریە کۆمەڵایەتیە پێویستەکانی بۆ دەستەبەرکردنی مافە ئابووری و کۆمەڵایەتی و کولتوریەکانی هەزاران ئاوارەی نییە کە ڕەنگە بەم زوانە بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. سەرچاوی ئەمنی و سیاسیەکان لەسەر ئەوە کۆکن کە دەسەڵاتدارانی عێراق نەیانتوانیوە قەزاکە ڕێک بخەنەوە و جومگە ئەمنیەکانی ناو قەزاکە تا ئێستاش بەسەر کۆمەڵێک هێزی فەرمی و گروپە چەکدارە عەرەبی و کوردیەکان دابەشکراون. لە نێویشیاندا پارتی کرێکارانی کوردستان کە کاریگەریەکی بەرچاوی لە ناوچەکەدا هەیە و زۆر جار ناوچەکە بەهۆی گرژیەکانی نێوان پارتی کرێکارانی کوردستان و هەروەها تورکیاشدا دەکەوێتە نەئارامیەوە. راپۆرتەکەی ڕێکخراوی مافی مرۆڤ لە زاری سارا سەمبار وتەبێژەی عێراق لە هیومان رایتس وۆچ نووسیوێتی زۆرێک لە خەڵکی شنگال لە ساڵی 2014ەوە لە کەمپەکاندا دەژین و شایانی ئەوەن بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان، بەڵام ئەم گەڕانەوەیە دەبێت مەرجدار بێت بە دابینکردنی ئاسایش و ئەمنیەتی خەڵکەکە. سەمبار دەشڵێت کەس نایەوێت بۆ هەمیشە لە کەمپێکی ئاوارەدا بژی، بەڵام داخستنی ئەو کەمپانە لە کاتێکدا ناوچە ڕەسەنەکان پارێزراونین هێندەی دیکە ژیانی ئاوارەکان دەخاتە مەترسیەوە و ئەو گژمەی پێویستە بۆ ئاوەدانکردنەوەی شنگال پێویستە حکوومەتی عێراق هەرچی زووە دابینی بکات تا شنگالیەکان بگەڕێنەوە و دەست بە ژیانێکی نوێ بکەن. هەرچەندە راپۆرتەکە باز لەو هاندان و پاڵپشتیانەی حکوومەتی عێراق دەکات بۆ گەڕانەوەی ئاوارەکانی شنگال، بەڵام قەرەبوو نەکردنەوەی لە دەستدانی ماڵ و زەوی و ئەو شتانی بەهۆی شەڕی داعش لە دەستیان داوە، هەروەها ناسەقامگیری دۆخی ئەمنی و لێپرسینەوە بەرامبەر بەو تاوان و پێشێلکاریانەی بەرامبەریان ئەنجام دراوە وەک بربەستی گەورە دەبینێت لە بەردەم گەڕانەوەی ئاوارەکانی شنگال بۆ زێدی خۆیان. ئەمە سەرباری خراپی دۆخی تەندروستی و پەروەردە کە نەخۆشخانەی گشتی شنگال هەتاکو ئێستاش بەداخراوی ماوەتەوە و هیچ پزیشکێک و کارمەندێکی نییە. هەروەها لە کۆی 206 خوێندنگە کە پێش ساڵی 2014 هەبوون تەنیا 80 قوتابخانە کراون. ئەمەش جەنجاڵیەکی یەکجار زۆری بۆ خوێندنگاکان دروست کردووە و بەدەست کەمی مامۆستاوە دەناڵێنن. لە کۆتاییدا راپۆرتەکە باس لەوە دەکات ئەگەر بڕیاری داخستنی کەمپی ئاوارەکان لە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراق جێبەجێ بکرێت، ئەوە دوور نییە بەشێکی زۆری ئاوارەکان ببن بە پەنابەر لە وڵاتانی دیکە و دیسان لێشاوی فراوانی پەنابەران دەست پێ بکاتەوە.